هاتي او قدرة يعني اما اوفيس كمان بتشوفها بقولن Our office is so small, so surgery about. والله هرب ما خوش بك براسي انا ببينا. Just is here to see even yourself. Just see a place is small, but we try more. اما بخاطر شتيكي كمي داري وتوانين إشي زور جورب كين بو فارستني جنجي كردستان. Economic support, but they do more things. That is easy. Yeah. وإما يعني پێمان وایە کە پارێزگاریکردن لە ژینگە پارێزگاریکردنە لە تەواوی مرۆڤایەتی because we just we think if we support or if you protect environment, you just support all human beings. وإما بۆ ڕۆحەتە کارەکەین لە کوردستان وەکوی کێمێک هەساری هاوبەشمان هەیە کاتێک ئێمە لێرە نەمانێک دەڕۆینین کەسێک یان زیندەوەرێک لە ئەڵمانیا یان لە هەر وڵاتێکی ئەوروپیان لە هەر شوێنێکی تر دەتوانێت animals from all around the world in German or in China, the same for us. وەلە هەمان کاتیشا کاتێکە پێشێلکاریەک لەسەر ژینگەکەمان هەبێ بە هەمان شێوە پێشێلکاری ژینگیان دەستێژێ بۆ سەر ژینگەی هەسارەکەمان. Our country, so it will be bad for all human beings around the world. So why we protect our things in our Kurdistan and in the world. We support peace in. من دەبێت ینی درێژەی ینی قسەی زیاتر بکەم بەڵام لەبەرەوەی کە ئێرە بچووکەوە دەمێت پەیامەکەشم بۆ هەمووان بێت لەبەرەوە ئەچینە دەرەوە بەس ئەو هاوڕانەی کە تا حەز دەکەم کە ئۆفیسەکە و هەروەها بەشێک لەو چالاکیانی ئێمە knowledge for you. You can watch it and we go outside and see them walk more. كمان للآن دولة كردة وجينا بران أكثر. شركة كمان دبر بريتها. ولا كاتي كتريشا كإيما للآن هردو ولاتي إيران وتركيا وتواوي سرشاو أوكاني إيما لرجع دروس كردني بنداو أوكان من جيراوة توا. They built a dam here in Kurdistan to stop water to come to Kurdistan. یەکێک لەو بەنداوانی کە بەنداوی دەربەنی خانە کە ئەم ساڵ وڵاتی ئێران 100% ئاوەکەی گرتووەتەوە پێم خۆشەکە ئێوە بە چاوی خۆتان بەنداوەکە ببینین کە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە تەواوی ئاوەکەی گیراوەتەوە.
ڕێژەی پیسبوون لە ناو ئاوەکە زیادی کردووە زیندەوەر لە ناو ئاوەکە دەمرێت ئەمە تەنها لەلایەن وڵاتێکەوە کە ئاو تەنها بەهی خۆی دەزانێت نەک ئەوەی کە ئاو بەهی هەموو زیندەوەران و بۆ هەموو مرۆڤەکانی بزانێت. So water for everyone and for all human beings at the same time and for animals would be free, but Iran stopped water to come to Kurdistan. So بەپێی ئەو بەدواداچوونانشی بەتایبەتر یعنی ئەوەیە لەسەر ینی فۆکس بخێنە سەر ئەو جەنگەی کە دەوڵەتی تورکیا و هەروەها کاریگەریەکانی لەسەر ژینگە دەمەوێت ینی زیاتر فۆکس بچێتە سەر ئەو جەنگەی و بەپێی ئەو بەدواداچوونانی کە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان کردومانە و لەناو ئەو راپۆرتەش کە ئێمە بە ئێوەمانداوە بەشێک لەو زانیارانەی تایە بەپێی ئەو ئامارانەی کە لەلایەن وەزارەتی پێشمەرگەی ئێمە وەرمان گرتووە لە ساڵی 2015 تا 2019 690 جار هێرشی ئاسمانی و هەروەها 555 جاریش لە ڕێگەی تۆپخانەکانیەوە هێرشی کردووە. و لەم هێرشانەشا هەموو جۆرە چەکێک بەکارەهێنێت. تەنانەت من ئەمەوێ ئەو ینی وتەیەکێک لە گوندشینەکانتان بگوازمەوە. لە شوێنێک بۆردومانی کردووە کە گیا لە ناو ئاوایە گیا ڕووەک. لە ناو ئاوایە بەڵام ئاگری گرتووە. ئەمە گەر چەکی کوشندە نەبێت ئەو ڕووەکانە ئاگر ناگرن. ئێمە لە کوردستان 2,500,000 دارستانمان هەیە. بەڵام 1,300,000 دۆنممان لە ماوەی 10 ساڵە لە دەستداوە. یعنی لە 35 هۆکاری لە ناوچوونی دارستانەکان بۆ بۆردومانی بەردەوامی تورکیا و ئێران دەگەڕێت. و هەروەها بەپێی ئاماری ڕێکخراوی CPTش لە ماوەی 40 ڕۆژی ئۆپراسیۆنەکە 7,000 دۆنم لە دارستان لە ناوچووە. CPT organization. 7,000 دۆنم. 7,000 euros are destroyed because of that. وەک دەزانن لە جەنگا تەنها مرۆڤەکان نامرن. As you know that in a war only human beings are not take part situation. Also animals also be harmed by that. بەڵکوم گیانلەبەر و تەواوی زیندەوەر و تەواوی ئەو ڕۆکانەشی کە هەن دەمرن. Take that situation together. وەک دەزانن کاتێکە ینی بەپێی ئەو ینی ئەو ڕاگەیەنراوی فەکەکە تا ئێستا 13 جار دەوڵەتی تورک کیمیاوی بەکارهێناوە. According to the PKK news, 13 جار. 13 times they use chemical weapons. ئێمە نمونەی هەڵەبجەمانەیە کاتێک کە ڕژێمی سەدام حوسێن کە کیمیاییدا تەنها مرۆڤەکان نەمردن. Only not human beings are destroyed. Also animals and other things were destroyed because of that. وەکو ئاژەڵ و تەواوی و زیندەوەرانی کە لەوێش بوون مردن. Animals and trees and forests all were destroyed together.
ئەمڕۆ کەیاوەریتان نەکەین بۆ هەڵەبجە لە مۆنومێنتەکە دەتوانن وێنەی ئەو ئاژەڵانەش ببینن کە بەوەی کیمیایەکەوە مردوون. جادەی بۆ بردووە. ئەو شوێنانی کە ئەو جادەی بۆ بردووە ناو دارستانەکانی کوردستان. So you can see all the roads on the map that government could make a street on those places. کە ڕۆژانە 350 بۆ 450 تەن لە درەخت دەبڕێتەوە. So Turkey government cut off nearly 350 تەن بۆ 350 ton. They cut off the trees in those places. ولەناو ڕاپۆرتەکە زانیاری زیاتری تیا لەسەر ئەو دەواازانەی کە دەوڵەتی تورک دەیگوازێتەوە درەختەکان و چیان لێ دەکات. In the report, you can just get more information about those بۆیە ئێمە لەناو ڕاگەیەنراوەکەشمان داوامان کردووە. بەتایبەت ئەو دەوڵەتانەی کە هاوکاری سەربازی پێشکەش بە دەوڵەتی تورکیاکەن هاوکاریەکان ڕابگرن. Those countries that they support Turkey according to military things. So we ask them to stop their helps. وداوامان لە کۆمەڵگەی نێودەوڵەتیش کردووە بە هەمان شێوانیش بێنە دەنگ. So we asked international organizations and to ask to support us and to help us to stop Turkish from their attack. چونکە ئێمە وەکو مرۆڤایەتی ئەگەر لە هیچ شتێکە هاوبەش نەبین. So as a human beings we have one world. لە ژینگە هاوبەشین. In our environment we have one environment and we have to protect it. ڕاستە ئەمڕۆ ئیکۆسایدی ژینگەی کوردستان ئەکرێت بە تایبەت لەلایەن دەوڵەتی تورکیاوە. In our in this world Kurdistan environment by Turkey. بەڵام ئێمە پێمان وایە ئەمە تەنها ئیکۆسایدکردنی ژینگەی کوردستان نییە بەڵکوم ئیکۆسایدکردنی. It's not only ecocide of Kurdistan. We see as a whole environment of all environments. بەڵکوم ئەمە ئیکۆسایدکردنی ژینگەی تەواوی مرۆڤایەتی و زیندەوەرانە. We see as a ecocide of all environment of the world. و ئەو دۆخەشی کە دروست بووە ئاژەڵەکان یان زیندەوەرەکان کە ئێمە ڕۆ دەبن بە قوربانیەوان دروستیان نەکردووە. In this situation that the animals destroyed and بردومانکردنی زیندەوەرەکان ژینگە کیمیابارانکردنی کوردستان بوەستێت. بۆ ئێمە دڵخۆشین بێتان. زۆر زۆر بەخێر بێت. Water treatment. يعني ئەوەی پێ بڵێ ئەمە بەڕاستی بابەتێکی درێژە چکە ئێمە نزیک بن بۆ خۆم بە تایبەت و ڕێکخراوەکەشمان نزیکەی بە 10 ساڵ ئێمە ئیش ئەەکەین بۆ پارێزگاریکردن لە ژینگە بۆی ئەگەر ینی ئەوەی پێ بڵێ پەیامەکە ئەگەر بکرێت ئێمە دواتر لیکی پەیوەندی وەربگرین کە تەواوی وەڵامی ئەوی بۆ بنێرینەوە لە ڕێگەی ئیمێلەوە زۆر باشە بێت. It's a long answer for this because nearly 10 years
they have been working for this issue, so they have many works here, activities. So they can they ask to have a link between you and his, and he will send you all his activities. کەسێکی تر پرسیاری هەیە؟ You have any questions? ببورە من پرسیارەکەتان ئەی حکوومەتی هەریم ئێوە ئیشارەتان کردەوەی کە ئێران سەد دروسەکە بەنداو دروسەکات و بۆ ئەو ئێوە دوچاری بێئاریە بن و زەرەری ئاو لێ ئێوە ئەکەوێت ئەی حکوومەتی هەریم لەو ڕابطەیە هیچ بەرخوردێک ناکە ئیسلاح لەگەڵ ئێرانە یا هیچ کارێک ناکات؟ نەک تەنها حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت حکوومەتی عێراقیش لە ئاستی ئەو پێشێلکارێک گەورە ژینگانە بێدەنگن. یعنی توانین بە شێوەیە بێژین ئەوان ئازادن هەم تورکیا. She asked, so your government, did you say anything about this happening? So Mr. said that government, even Kurdistan government, also Iraq government, didn't have do anything for us. يعني توانين بيجين هم لولا تركيا لزوني زرد بشويك آزادة داقي كاريب كاتو جينجا ويران كالم لايشو إيران آزادة لم حكومة هرمي كردستان أتوانين وابيجين؟ أتوانين وابلين بدلنياية ونكتنها حكومة هرمي كردستان تنانت حكومة عراقي بيدنق الآسيا وبيشيركار الجينجاني كأمرو لباشوري كردستان وتنانت العراقي شهرو وەکەوەی کەیبینی ئێستا 100% ئاوی بەنداوی دەربەنی خانی گرتووەتەوە تەنانەت نایڵە یەک قەتر ئاویش بێتە ناو بەنداوی دەربەنی خان و هەموو ئاوەکەی گرتووەتەوە هەتا ئەم سانەیە کە وەفدی حکوومەتی هەرێم بە سەرۆکاتی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ئێران بووە تەنانەت لەسەر ئەم بابەتە هیچ ناڕەزایەتیەکیشی نەگەیاندووە بە حکوومەتی ئێران کە ئەمە جێگەی نیگەرانی ئێمەیە. So she asked about the Turkish support activities to try to repair the effects of chemical weapons. چی هەیە بۆ کاریگەری بەڵێ نەهێشتنی ڕێپێر چاکردنەوەی کە ئەوانەی کیمەبارانەکەن زیانی کیمەبارانەکە تشتی هەیە بۆ ئەوەست لە کوردستان؟ You mean in Kurdistan? Yes. Thank you so much for having us, first of all. You're welcome. A lot of us are from different ecological groups, especially for the youth. The destruction of nature is really something that we want to fight because it endangers all our future. And we want to work on a project this year about Turkey cutting off the water to Kurdistan, and we would like to ask if you could tell more about the effects of this technique of war, what it does to the region, and how far the destruction has come, and if it's actually like how much of it would be reversible and still, and how much of the nature is pretty much destroyed forever. You needed data for that? What? You needed data from us? Data. You needed data?
Yes, that would be really great. والله بەسەر چاو ئێمە توێژینەوەیان کەسی پسپۆڕمانەیە کە توێژینەوەی کردو بەڵام بە زمانی کوردیە ئێمە دەبێت ئەگەر بکرێت وەری بگەڕین بۆ سەر زمانی ئینگلیزی و بۆی بنێرین. So so they have more activities about that, but all of them are in Kurdish, their activities. So they want to translate into English. Then you are going to send me. شکاوەمان هەیە ئێستا هەتا ئەم ڕۆژ ئێمە بە کتێب پێشکەشی ئەوەی دەکەین بەڵام کوردیە ڕەنگە ئێوە نەتوانن سوودی ببینن بەڵام من بەڵێن ئێوەتان ئێوێ ینی پێیان بڵێ ئیمێڵی خۆیان و هەروەها ناوی خۆیان و بکرێت ئێمە دەتوانین لێەوە پەیوەندیان پێوە بکەین لە ڕێگەی ئیمێڵەکانیانەوە و ڕاپۆرت. By Turkey. What kind of chemical weapons? Is it white phosphorus? And do you have any acknowledge of attacks that you can report on? Only they have only one news that came from them. We don't have any. The UN, you said? Yeah, special information about that. كتأكيد بەکارهێنانی چەک دەکاتەوە بەڵام بەپێی بەدوازارچوونی ئێمە according to their search ئەو چەکانی کە دەوڵەتی تورک لەسەر خاکی کوردستان بەکاری هێناوە according to their search they have this information about the weapons that the Turkey government uses. چەکی قەدەغەکراوی کیمیاوی banned weapons, banned bomb chemical weapons. Tanka obos. Tanka obos. Obos. Hawan. Hawan. Rocket F-16. Plane F. Jin, Jian, Azadi. Jin, Jian, Azadi. Jin, Jian, Azadi. Jin, Jian, Azadi. Jin, Jian, Azadi.
the industrial water, bad water, come to this branch, so this lake will be positive. کەوەش بۆ بەهۆکارێک بۆ ئەوەی خەڵکی ناو دەربەندیخان خۆیان نەتوانن سوود لەم بەنداوە وەربگرن بۆ ئاوی خواردنەوە. Because the people in Darbandi Khan cannot use this water to drink and wash like that. لقی دووەمیشان لە سەرچاوەی ئاوی زەڵمە کەەوە ئاوێکی تەواو پاکژە و بۆ خواردنەوە دەگونجێت. But the second branch is good. It's fresh water. Come to this. Actually, it's a زەڵم branch. و لقێکی ترمان هەیە لە ڕۆژەڵاتی کوردستانیان لە ئێرانەوە دێتە ناو خاکی باشووری کوردستانیان داغڵبەم ئاوە دەبێت کە سێم لق و کۆتاییە. The three and the last branch in Iran come to this lake. بەڵام ئێران هاتووە لەسەر ئەو لقە بەنداوی دروست کردووە. But Iran government actually make a dam on this the branch in Iran. So. لە بەردەم بەنداوەکانیش تونێلی دروست کردووە. And also they made some tunnel. تونێل بۆ ناکە ئۆتۆمبیلی پیا بڕات تونێل بۆ ئەوەی کە ئاوەکە جارێکی تر بباتەوە ناو بەنداوەکەوە. Tunnel not to car go through it. Tunnel to make a problem for water and to stop water come to this lake. واتە ئاوەی کە بەری ئەیاتەوە هیچ ئاوێک بۆ ئێرە نانێرێت. هەموو ئاوەکە هەم دیسان دەباتەوە بۆ ناو بەنداوەکەی خۆی. And also those tunnels make this water come to Iran, not to come to this lake. و بۆیە ئێستا وڵاتی ئێران 100% ئاوەکەی گرتووەتەوە. That's why Iran government closed this water 100%. لە کاتێکا کە ژیانی زیندەوەران لەسەرم ئاوە بەندە و هەروەها نەک تەنها بۆ خاکی باشووری کوردستان کە دوو گەورەترین بەندا و بەنداوی دووکان و بەنداوی دەربەندیخانە ئەکەمە دوو سەرچاوی گرنگی ئاون بۆ خواروی عێراقیش. نەنە مەبەستمەوەی کە دوو گرنگترین بەنداو هەن لە باشوورە کەمە تەنابەت بۆ کورد نییە بەڵکم بۆ خواروی عێراقیشە. And also you know in Kurdistan there are two lakes actually. This lake is not only for Kurdish people, prepare fresh water for Kurdish people and also prepare the fresh water for another part of Iraq. زۆر جار کە عێراقیەکان فشار لەسەر کوردستان دروست دەکەن. Sometimes the Iraqi government pressure on Kurdistan or make a problem for Kurdish people. هەندێک دەنگ بەرز ئەبێتەوە بۆەوەی ئێمە وەکو کورد ئاوی بەنداوی دەربەندیخان و دوکان بگرینەوە. And also there are some ideas in Kurdish political that and also we need to stop this water not to go to another part of Iraq. Actually, it's not a good policy. بەڵام ئێمە دژی ئەوەین و تا ئێستش بەنداوەکان هیچیان نەهاتوون ئاوی کوردستان بگرنەوە هیچ ئاوێک نەڕات بۆ عێراق چونکە ئەمە ژیانی ئینسانی لەسەر بەندا. Yes, we oppose this idea. I think it's not a good idea and also because we believe that for water it's not only for Kurdish people, actually for all Iraqi people. It's like that. And the Iraqi people use it. لە کاتێکا کە خواروی ئەم ناوچەیە بە دۆخێکی یان بە کێشەی وشکە ساڵیات هەیە پەڕێ بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە. And also, you know, the Iraqi people have the same problem for fresh water to prepare fresh water. ئەو دۆخەی کە ئێستا باشووری کوردستان لە ڕووی وشکە ساڵیەوە پیایەتەیە پەڕێ بە هەموو 40 ساڵی ڕابردوو بە دۆخی واتیە نەپەڕیوە.